بێتە لامان. کاکەڕەوە سڵاوت دەبێت. چاوەکەمی سپاس بەخێر بێت. ژی بە قوربان چای منی سپاس. تەندروستی باشە؟ ژیرگیانەکەم پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمت لەکەین کە دۆم ڕۆمانی بەڕێستە لە ماوەی ئەزمموی نووسینی خۆتە. چاوەکەمی سپاس دەکەم. با لە ناونیشانی کتێبەکەەوە لە ناونیشانی ڕۆمانەکەەوە دەست پێ بکەین کاکاروان. بەڵێ. سەرابی نیشتیمان سەراب ئەکرێت بڵێن ئەگەر وا پێناسەی سەراب بکەین کە تینوەکان لە دوورەوە وەکو ئاوێگەی بینن کاتێک گەگەنە شوێنەکە تەنیا تیشکێکە. بۆ سەرابت لەگەڵ نیشتیمانە تێکەڵ کردووە. ڕاستەکەی نیشتیمانی کورد ئەگەر بەمانە ڕاستەکەی بڵێم بێپەردە بڵێم نیشتیمانی کورد ڕاستە لە چوار پەرچەی کوردستانە هەیە وەکو جوغرافیا هەیە وەکو کللتور وەکو زمان وەکو مێژوو بەڵام تا ئێستا زۆرێک لە کەسان بە تایبەتی من وەکو سەرابێگەی بینم یعنی پێمان خۆشەکە ئەو نیشتیمانە هەیە بەڵام چەند لێ ئەچینە پێشەوە دیار نامێنێت یا بێتە سەرابێک لێمان بەمانە کورتێکی من هەرەوە ناتوانم لەسەری بڵم ئەوی تری پێم خۆشە خوێنەر کاتێک کە خۆی ڕۆمانەکە ئەخوێنێتەوە لە کولی ڕۆمانەکە کە 214 لاپەڕەیە ئەو سەرابە بدۆزێتەوە بزانێ مەبەستی تری من چییە لەوانێ مەبەستی تریشم هەبێت لەوە بەس من پێم خۆش نییە لێرە هەمووی باسکەم پێم خۆشە خوێنەر خۆی بە ڕەنجی خۆی بە هەوڵی خۆی مانای ڕۆمانەکە بزانێت لە چۆوە هاتوو مەبەستی نووسەر لەم ڕۆمانە و لەم ناوە چییە؟ باشە لە ڕۆمانەکەیە سێ گەنجی ئەم نیشتیمانە سێ خوێندکاری زانکۆی سەردەمی هەشتاکان ساڵانی هەشتاکانت کردوتە پاڵەوانی ڕۆمانەکە بۆ سێ گەنج بۆ سێ خوێندکاری زانکۆ بۆ ئەو سەردەما ڕاستێکی ڕۆمان چیرۆکێکی درێژە ئەکرێ پاڵەوانێک یا چەند پاڵەوانێک لە خۆ بگرێت من سێ گەنجم هەڵبژاردووە سێ گەنجەکە هەر یەکەیان لە شارێکە ژین ئەم سێ گەنجە لە یەک تەمەنا لە یەک کاتە لە زانکۆ تەخەڕوجەکان بەڵام هەر سێکیان کە وەکو تەخەڕوجەکان سێ ڕێچکەی جیاوازەگرن لە دوای دەرچوونی لە زانکۆیان بە نیەتی ئەوەی کە پاشەڕۆژێکی ڕووناک بۆ خۆیان دیاری بکەن و هەڵبژێرن بەڵام پاشەڕۆژیان دیار نییە یەکیانە بێتە پێشمەرگە یەکێکیانە بێتە عسکەری فیرار یەکیانە بێتە عسکەر ئەم سێ گەنجە لە سێ قۆناغی جیاوازە دوورەکەونەوە لە یەک جارێکی تر یەکەگرنەوە جارێکی تر دوورەکەونەوە لە یەکتری بە سێ ڕێچکەیە بە سێ خەتی جیاواز هەرسێکیانم بردووە بۆی پیشانی بم کە گەنجی کوردی ساڵەکانی هەشتا لە چه میحنەتێکا بوون لە چه وەزعێتێکا بوون لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی فکری لە ڕێی کولتوری لە هەموو بارەکانی ترەوە کەواتە ئەکرێت بڵێنم سێ گەنجی کە لە ناو ڕۆمانی سەرابی نیشتیمانە هەیە کورتکراوەی گەنجانێکن کە لەو سەردەمایە ژیاون و خەونەکانیان بۆتە سەراب بەڵێ بێگومان ئەوە ژێکێکە لە وەڵامی پرسیارەکەی جەنابەت کە سێ گەنج بە چ شۆڕ و شەوقێکەوە ئەخوێنن بە چ شۆڕ و شەوقێکەوە ئەچنە زانکۆ زانکۆ تەواوەکەن بە نیەتی چی زانکۆ تەواوەکەن بە چی هیوایەکەوە زانکۆ تەواوەکەن بەڵام کاتێک کە زانکۆ تەواوەکەن واقعێکی تریەتە بەردەمیان واقعاتێک کە خۆیان هەڵیان نەبژاردەوە کە خۆیان حەزیان لێ نییە کە خۆیان نەیانویستووە بەڵام ڕۆژگار شتێکە و خەیاڵاتی ئینسان شتێکی ترە واقعی سیاسی و مێژووی و کولتوری شتێکە خەیاڵاتی ئینسان شتێکی ترە لەبەرەوە ئەو سێ گەنجە بەو نیەتەوە ئەیانەیە ببنە سێ کەس کە لە داهاتووە خەونیەکانیان بێنەدی بەڵام کاتێک گەزانن خەونیەکانن لە شوێنێکی ترە یەکە بینێتەوە یەکیان وکوتم بێتە عسکەری فیرار یەکیانە بێتە پێشمەرگە یەکێکیانە بێتە عسکەر باشە لە ڕۆمانەکەی چ زمانێکت بەکارهێناوە کە ئەم زمانە هەم هەڵقوڵاوی ئەو سەردەمە بێت کە ئەم سێ گەنجەی تیا ژیاون کە ساڵانی هەشتاکانە و خوێندکاری زانکۆ بوون هەم زمانێک بێت لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێت و خوێنەری ئێستا کاتێک کتێبەکە خوێنێتەوە ڕۆمانەکە خوێنێتەوە بە شێوەیەکی سادە لە چیرۆکی ڕۆمانەکە تێبگات بەڵێ بێگومان زمانەکە زمانی کوردیە دیالێکتی سۆرانیشە بە شێوەیەکی گشتی ئەمە لە سەرتاوە تا کۆتایی ڕۆمانەکە بە پاڵەوانەکانەوە و بە ڕووداوەکانەوە و هەموو ئەو باس و خواسانەی کە لە ڕۆمانەکە هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی کللتوری لە ڕووی ئەدەبی لە ڕووی هونەری هەتاکو ڕۆکانی تریش زمانێکی کوردی پاراوە هەوڵم ماوە زمانێکی کوردی و بەکار بێنم کە هەموو کەس ئاسانی بخوێنێتەوە کە هەموو کەس بە ئاسانی تێی بگات چکە
ئەرکی هوەر یا ئەرکی ئەدەب تەنهارەوە نییە تۆ چیرۆکێک یان ڕۆمانێک یان پەخشانێک بنووسی تۆ بێ لێوە زمانیشت بیر نەچێت چکە تۆ خەلفێتێکی قومیشت هەیە تۆ بە زمانێک ئەنووسی ئەبێ ئەوانێک کە دەست بۆ کتێبەکەتە بن لە ئایندا و خوێندنەوە تێبگەن چکە زمان یەکەم وەسیلەی تێگەشتنی ئینسانەکانە کە تۆ گەر زمانێکی پارە و زمانێکی ڕێک و پێک بەکارنێنی دوای خوێندنەوەی چەند لاپەڕێک لەوانەیە خوێنەر بێت تااقەت بێ و تااقەتی خوێندنەوەی ڕۆمانەکە نەبێت لەبەرەوەی تۆ زۆر وردکارانە بۆ ئەو مەسەلەیە بچیت کە بزانی ئەو دقی کە قەڵەمە خەیتە سەر کاغەز وریای ئەوە بیت کە ئەمە ئەبێتە کتێبێک 200 لاپەڕە 300 لاپەڕ ئەگەر زمانێکی ئەدەبی جوان نەبێت لەوانەیە خوێندە بێتاقەت بێت و دوای خوێندنەوەی چەند لاپەڕەیەک بێتاقەت بێت واز لە کتێبەکەت بێنێت کەواتە بە جۆرێک نووسراوەتەوە بە جۆرێک داڕشنەوەی بۆ کرا و زمانێکت بەکارهێناوە کە ئەکرێت بڵین ڕوودا و بە دوای ڕووداوە ڕاتێکێش حتمما من حەزەکەم یەک شت بڵێم ئەو شەوەیە ئەمە ڕۆمانی یەکەمم نییە ڕۆمانی دووهەممە من زۆر پێداگیریەکەم لە شێوەی داڕشنی ئەدەبی زۆر بۆم مهمە نقطە فاریزە علامەتی پرسیار علامەتی تعجب مثلەن ئەوانە ڕەچاو بکەم لە کاتی نووسینەکانە بۆی خوێنەر بزانێ ئەمە پرسیارە یا ئەمە جملەیەکی مفیدە یان ئەمە جملەیەکی تەواوکراو نییە یا بە هەر شێوەیەکی تر شتێکی ناڕوون نەبێت ئابیلفعل وەکوتم زمان وەسیلەی یەکەمە بۆ گەیاندنی تۆ یەکەم سلەیە لە بینی تۆ خوێنەرە تۆ گەر زمانێکی پارە و زمانێکی ڕێکوپێک بەکارنێنی ناتوانانی خوێنەرێکی سەرکەوتوشت هەبێت ناتوانانی ئەو داواکارە لە خوێنەر بکەی کە کتێبەکەت خوێنێتەوە بەڵێ ڕۆمانەکە 214 لاپەڕەیە لە 20 بەش پێکاتوە لە ڕوبەرێکی فراوانە چۆن کێشەی کۆمەڵایەتی مێژووی کەلتوری سیاسیشت کۆ کردوێتەوە بەیەکەوە بێگومان کۆمەڵگا هەر کۆمەلگایە بگری لەوانە بە دەرنیە کە جەناوە باست کرد کۆمەلگای کوردیش دیارە کۆمەلگایەکی کۆمەڵایەتیە پڕێتی لە کێشمەکێشمی کۆمەڵایەتی کێشمەکێشمی سیاسی بە تایبەتی کۆمەلگای کورد کە تا هیچ کێشەی سیاسی حل نەبووە تۆ بتەوێ نەتەوێت ئەگەر کەسێکی نووسەر بێ یا هونەرمەندێک بێت لە هەر بوارێک بە چونکە لەو واقعاژی چونکە لەو زمینەیە ئەژی ئەم فاکتەرە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کللتوریانە بەسەریا زاڵە کاتێک کە بەرهەمێک ئەنووسێ لە بەرهەمەکانی ئەمە ڕەنگاتەوە ناتوانێت لەو ئاسمانە شتێک بێنێتە خوارەوە کە نەبێ تۆ بێ باسی شتێ بکەی کە بوونی هەبێ ڕاستە لە ڕۆمانە خەیاڵیش بەکارێنێت چکە ژیان هەر لە دووشت پێگاتەوە واقع و خەیاڵ تۆ ئەبێ وەکو دوو هێڵی تەری بە بڕوای من هەم واقعیش و هەم خەیاڵیش لەبیر نەکەی لە نووسینە ڕۆمانە کاکەروانە ساڵانێکە لە دەروی وڵات ئەژیر بەڕێستان و ئێستا کە گەڕاویتەوە بۆ نیشتیمان ڕۆمانێکشت بڵاو کردێتەوە ڕۆمانەکەت باز لە ساڵانی هەشتاکانەکات تا چەند ڕنگدانەوەی لەسەر واقعی ئێستای کوردستان هەیە ئەم ڕۆمانە بۆ ئاگاداری من ئەم ڕۆمانم لە پشتی سوکانی تەکسیەکەمە نووسیوە هەرهەمووی لە ناو مۆبایل تەلەفۆنەکەمە ڕاستە من بە جەستە لەوێم 20 ساڵێکە زیاترە لەوێم بەڵام بە مێش کلێرم من هەتاکو ڕووداوی کیمەبارانی هەڵەبجە و هەتا دوای ڕەوە بە کۆمەڵەکەش هەر لێرە ژیاوم ئێسش مێشکم هەر لەو کللتورە و لەو کۆمەلگایە و لەو نەتەوەیە بە دوور نییە ڕۆم پێکەی هەتا ئیسە خەونێکم نەدیوە کە خەونی ئەوروپی بێ هەموو مێشک و جەستە و هەوڵ و تەقەلای من بۆ ئەو میلەتەیە بە کتێبەکانیشم سەلماندوومە کە من کەسێکم نەمتوانیوە لەو کللتورە و لەو خەلفێتە ئەدەبی و مێژووی و نەتەوەی خۆم دوورکەومەوە ڕاستە من لە هەندەران نووسیومە بەڵام من بەجەستە بە مێشکیش هەتوانم بڵێم لێرە بوو هەموو ئەو فاکتەرانە وای کردووە کە من هەروەکو دڵسۆزێک بمێنمەوە بتوانم ئەو کتێبە بنووسم و واقعی 90% سەدەی ڕابردووی کوردستان لەو کتێبە خەمەڕ دەستخۆش ئەمە حوتەمین کتێبی تۆیە حوتەمین بەرهەمی بەڕێستەوە دووەمین ڕۆمانە چۆن باز لە ئەزمموی نووسینی خۆتەکەی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە لەوانەیە ئاسان نەبێت بە چەندێڕێک بتوانم بۆت باسکەم بەس من نتوانم بڵێم تەمەنم 16 ساڵ بە کە دەسم بە خوێندنەوەی ئەدەبیات کردووە تاریک و ڕۆنی هێمن مکریانی یەکەم کتێبە کە خوێندومەتەوە تەمەنم 14 ساڵ بووە لەو کاتەوە من لە ئەدەبیات بە دوور نەبووم دەیان کتێبم خوێندوێتەوە بەردەوام حەزم لە ئەدەب بووە ئەمانە هەموو بوونەتە فاکتەرێکی گەورە کە بتوانم دەست لە ئایندا دەست بۆ ڕۆمان بەرم چونکە ڕۆمان نووسین وەکو چیرۆک نییە وەکو پەخشان نییە
هەتا وەکو شانۆگەری نووسین نییە تاوەکو شعر نییە لە ڕۆمان ناتوانم بڵێم هەموو ئەدەبەکان کۆ بێتەوە ئەگەر تۆ خەلفێتێکی ئەدەبی سەقافی گەورەت نەبێ بە بڕوای من ناتوانین ڕۆمان بنووسی واگاداری نووسینی ئەو ڕۆمانە زیاد لە 6 ساڵی قایاندووە 6 ساڵە خەریکی نووسینی ئەمڕۆ بەڵێ من پێش ئەوەی نەخۆشی کۆرۆنا بڵاو بێت و دەستم بە نووسینیەوە کردووە زۆر سپاسی کاک دڵشاد ئەحمەد دەکەم لێرەوە کە چەند لاپەڕەیەکم نووسی بوو پیشانی ئەوەممە ئەو ئەتوانم بڵێم تەشجیعی کردم وتی کا کاروان تۆ مستەوای ئەدەبیت باشە بۆ نووسینی ڕۆمان من هاانتەیەم ڕۆمانەکە تەواو بکەیت چکە 15 لاپەڕەیەکم نووسی نەخۆشی کۆرۆنا هاتەکە خۆ دەزانیتە نەخۆشی کۆرۆنا هەموو شتەکانی لەنگاوژوو هین کردەوە بەڵام دوای ئەوە چەند کتێبی ترم خوێندەوە هەتاکو توانیم ئیدامە بە کتێبەکە بۆم تەواوی بکەم باش وەکو نووسەرێک کە ئەزمموی 25 ساڵ نووسینت هەیە ئەدەب ئەتوانێت برینەکانی نیشتیمان ساڕێژ بکات یان تەنیا بە دۆکۆمنتیەکەت ئەتوانم بڵێم کە ئەدەب ناتوانێت کێشە سیاسیەکان بۆ نمونە کێشە ئاووریەکان حەلکات بەڵام ئەتوانێت چێژێک بە ژیان ببەخشێت ئەتوانێت ڕیگە نیشاندەرێک بێت ئەتوانێت مێشکی خوێنەر وا لێ بکات کە بتوانێت لەو کۆمەلگایی کەتیایە ئەژی بە شێوەیەکی باشتر بە شێوەیەکی خۆشتر بژی بە بڕوای من کتێب ئەگەرچێوە قسەیەکی کۆنە کە باشترین هاوڕێیە ئەشتوانە بڵێن قسەیەکی تازەشە کە دەمادەم ئەتوانی بەکاری بێن ئەتوانین ئەو قسەیە بخوات یعنی کتێب تاکە شتێکە کە تۆ بتوانیت لە کاتی بوون و نەبوونە لە کاتی غوربەت و لە کاتی هەر کاتێک کە تۆ پێویست بێ هەر کاتێک کە تۆ بتەوێت دەستی بۆ بەریت لە زۆر ڕووی کۆمەڵایەتی لە زۆر ڕووی دەرونی لە زۆر ڕووی ئابووری مەسەلەن ڕزگارت بکات تۆ زۆرجار چەند ڕەفیقت کللتورت مەسەلەن بە دەور و پشتەوە بێ هێشتا نابێتە ئەوەی هەنێ جار کە دەسەیتە کتێبێک و خوێنیتەوە ئافاقەیەکی دەرونی دوێنێت ڕاستە کتێب ناتوانێت وەکوتم کێشە پێڵن کێشە سیاسیەکانی کێشە ئابوووریەکان حەلکات بەڵام ئەتوانێت شێوەیەک بە ژیان بدات ئەتوانێت ژیان خۆشتر ژیان باشتر بکات کەسەکان هاان بات جوانتر باشتر بیر بکەنەوە لەو کولتور و واقعیکەتیاژی باشە کامیان چێژی بۆ تۆ زیاترێکە لە گۆگۆڵەوە هێناوتە هەتاکو گەشتە ئەمە دوایین ڕۆمانە کە ڕۆمانی سەرابی نیشتیمانە بەڵێ ڕاستیەکەی هەموو کتێبەکان بۆ من لەزەت بەخشن بێگومان ئەگەر لەزەت بەخش نەبوونە دەستم بۆ نەبردن بۆ نمونە فیدڵ و جیڤارەکە کە 3-4 ساڵەمە پێشتاوام کرد 2 ساڵ و نیوی ڕێک پێوەی خەریبووم تا 3 قام و 4 قاموسمەکانەوە تا تەرجمەم کردووە بەڵام ئەتوانم بڵم هەردوو ڕۆمانەکە وەرگەبۆریش و ئەمەش زیاترین و باشترین و خۆشترین لەزەتیان ناومەتێ خودی خۆم کە یان خوێنمەوە لەزەتیان لێبینم کاتێک زیاتر لەزەتیان لێبینم کە خوێنەرێک خوێنێتەوە و تەلەفۆنم بۆکە و سپاسگوزاری خۆی ئەم ڕۆمانە چیرۆکی خۆتی تیابینیتەوە بێگومان بۆیە زۆر لە وەرگەبۆریشە خۆشم و لەمەشا خۆشمی تابینەوە تا ڕادەیە باشە باسی وەرگەبۆرە کرد وەرگەبۆر بۆ ناونیشانەکەی ناونیشانێکی هەورامیە بەڵێ باشە گورگەبۆر بەڵێ بەڵام ناوەڕۆکەکەی سۆرانیە بەڵێ پاڵەوانەکە هەورامیە چیرۆکەکە لە پێشەوە لە گوندێکی هەورامان دەست پێەکە لە ساڵەکانی 30 سەدەی ڕابردوو ئەم پاڵەوانە لە گوندێکە ئەژی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی و دەرونی بووەتەوە کێشە کۆمەڵایەتیەکان لەگە زبراکانێتی کێشەی تری خۆشی هەیە کێشەکەشی ئەوەیە کە مناڵی ئەبێ و بۆی نامێنێ ئەمانە و هەموو کۆمەڵێک ڕووداوی تر کۆمەڵێک تەنگژەی تر ڕوبەڕێن پاڵەوانە بێتە وای لێت گوندەکە نایگرێ باشترین حەلێک کە بیکات و خۆی لەو کێشانە ڕزگارکات ئەوەیە هەرچی ماڵمۆرکی هەیە هەمووی فرێشێت و بە چەندباری ئێسرێک بارەکاتە شار وەرگەبۆر ناوێکی ڕەمزیە بۆ پاڵەوانەکە خەڵکەکە لەبەر ئازایی و جەربەزەی و لێ هاتووی پاڵەوانەکە نایە ناو وەرگەبۆر نایە ناو گورگەبۆر ینی کەسێکی ئەوە یەک دووەمینیش گورک هەنێک گورک حەزەکە بەتەنیا بژی ئەمیش تا ڕادەیەک خۆی لەو واقعا بینێتەوە کە بەتەنیایە ڕخنەی هەیە لە کۆمەلگاکە ڕخنەی هەیە لەوەی کە هەموو ساڵێ بەفرەباری و خەریکە گوندەکە بێ بەژێر بەفرەوە ڕخنەی هەیە لە زۆر مەسائلی تر ئەمانە هەموو وای لێکە لادێکە نایگرێت وای لێ بکاو گوتم ماڵەکانی بفرێشێت و بەرکەتە شەر دەستخۆش کاکاروان کاکاروان دوایین بەرهەمی بەڕێستان سەرابی نیشتیمان و ڕۆمانیشە دووەم ڕۆمانی تۆیە بۆ بەرهەمی داهاتوو هەر لە ڕۆنووسینی ڕۆمانە ئەمەنیتەوە یاخود
شانۆ و چیرۆک و وەرگێڕانە بێت. ڕاستیەکەی من کەوتومەتە سەر ئەو ڕێچکەی کە هەر ڕۆمان بنووسم بەڵام پێشم خۆشە پێشەوەی دەست بە بەرهەمی داهاتوو بکەم ڕنگدانەوەی ئەم دوو ڕۆمانە ببینم. ڕاستە دوو ڕۆمانن بڵاو کراونەتەوە بەڵام بڵاوکردنەوەیکی باشیان بۆ نەکراوە مێزگردیان بۆ نەکراوە هەتاکو بزانم لە لای خوێنەر چۆنە. هەر کاتێک ئەوم پێگەشتەوە حتمما بەرهەمی داهاتوو شەبێت تەمەن باقی بێت. هیوادارین کە هەموو ئەوەی کە ئەتەوێت بەدەستی بێنیت و بگات بە تەواوی ئەو خوێنەرانی کە ئەتەوێت کە پێیان بگات و بیخوێندنەوە. ئەگەر سەرابی نیشتیمان کۆبکەینەوە لە یەک ڕستەیە باشە چۆن باس لە سەرابی نیشتیمانەکەی بۆ کەسێک کە ئاگاداری بڵاوبوونەوەی ئەم ڕۆمانە نەبێت و بیەوێت ڕۆمانەکە بخوێنێتەوە. ڕۆمانی سەرابی نیشتیمان کۆمەڵێ چیرۆکی واقعی و مێژووی ئەتوانم بڵێم ساڵەکانی هەشتا و نەوەدەکانی کوردستانە لە سێ گەنجی پڕخەیاڵ لە سێ گەنجی پڕهیوا و ئاوات ئەدوێ کە بتوانن لە دوای تەواوکردنی زانکۆیان بە خەونەکانیان بگەن. ئەم سێ گەنجە ڕاستە سێ گەنجن بەڵام ڕەمزێکە بۆ هەموو گەنجانی هەشتا و نەوەدەکانی سەدەی پێشوو کە بە چه هیوا و ئاواتێکەوە ژیان و لە چه واقعاکە خۆیانە بیننەوە. ڕۆمانی سەرابی نیشتیمان هەر لەو سێگەنجە نادوێ بەڵام لە کۆمەڵی مەسایلی تریژە دوێ بۆ نمونە کیمابارانی هەڵەبجە کەەوەی چەکە لە فاکتەرە گەورەکان کە من دەستم بۆ بردووە. هیوادارم خوێنەری کورد لە خوێندنەوەی ئەم ڕۆمانە بێبەش نەبن. ئێمە هیوادارین بە دەرفەت ێزانم باسێک لە وەرگێڕانیش بکەین کە بەڕێستان چەند مەرهەمێکتان هەیە لە بواری وەرگێڕانە. وەرگێڕان بۆ وەرگێڕێک تەنیا ئەوەیە کە دوو زمان بزانێت لە زمانێکەوە ئەم کتێبە یاخود ئەم بەرهەمە وەرگێڕێتە سەر زمانێکی سەر یاخود نەخێر لای بەڕێستان چۆن باسیەکەن؟ بە بڕوای من ئەگەر هەر کەسێک هەر وەرگێڕێک بیەوێ بابەتێکی ئەدەبی یار بە هەر بابەتێکی دەرسیاسی بێ کۆمەڵایەتی بێ وەربگێڕێ بە شارەزایی تەواوی لە هەردوو زمانەکە هەبێ تۆ نابێت تەنیا زمان بەسە؟ زمانش توریش گرنگە بێگومان تۆ ئەبێ شارەزایەکی گەورەی تەواوت لەو کۆمەڵگایەشا هەبێت کە بتوانی زمانەکەی بە وەربگێڕی چونکە هەنێ تەعابیری ئەدەبی هەن یانە هەنێ نووسین هەن تۆ چەند محاولە بکەیت چەند زیرێکیش لە زمانەکە هەستەکەی پێی ناوێریت. بۆ نمونە پەندی پێشینانەکان لە هەموو وڵاتێکە پەندی پێشینان هەیە تۆ نازانی پەندی پێشینان ئەو کانی ئاوی لێ خۆیتەوە بەردی تێمەگرە مثلا ئەگەر ئەمە لە زمانی سویدیا بێ هینیکەی سویدەکان ئەڵێ ئەو پەرداخەی ئاوی لێ خۆیتەوە بەردی تێمەکە مثلا دوو هینی جیاوازن لەبەرەوە بێت تۆ شارەزایەکی تەواوت لە ڕووی کللتوری کۆمەڵایەتی هەتا سیاسی و ئابووری ئەو وڵاتەش هەبێت لە خەلفێتی مێژووی ئەو وڵاتش هەبێت کە بتوانێت و بەرهەمەی وەرگێڕی. سمن فیدڵ و جیڤارا وەرگێڕاوە کە کابراایکی بەریتانی نووسیوێتی سوودی لە 350 سەرچاو وەرگرتووە یعنی بەڕاستی گاڵتە نییە وەرگێڕانی ئاسان نییە. بەڵێ کتێبێک بە 350 سەرچاوە نووسرابێ ئەبێ تۆ لە خۆتەوە دەستی بۆ نەبێ ئەبێ هەموو حسابێکی بۆ بکەیت. بەڵێ دەستە خۆش بێت کاکاروان سواز بۆ تۆ و سپاس بۆ بەشداریکردنە زۆر خۆشحاڵ بووین و دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی دوایمین بەرهەمی خۆتت لێکەین ئەوش کە ڕۆمانی سەرابی نیشتیمانە. زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەم خۆشحاڵ بێ. ئێمە زۆر خۆشحاڵ بین. سپاس بۆ.